بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان وخوش وستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالم لبرنامج كان ياوي رحمة ببرستان دقوموا بأميدي أو برنامج بكينا حويني جياني روجاني خوماندا كجيما لو قصاني پیغمبر دبي صلى الله عليه وسلم لجياني روجانه دا جێبەجێ بکەین، چونکە قسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی ئامۆژگاریە، هەمووی تەوجیهدانە لەوەی کە تو کارێکی خێر بکەی دوورکەویەوە لە کارێکی خراپە. جا بە ئومێدی ئەوەی کەوا قسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر چاوی خۆمان دانێن، ئەو فەرموودەیەک ئاماژە پێ دەکەین بەڕاستی ئەو فەرموودەیە چەندین جانبی تێدایە کە پێغەمبەر قسەی دەکرد صلی الله عليه وسلم، ئەوها قسەکانی تەوجیهی بەرامبەری دەکرد کۆمەڵێک بوون، بەڵام هەموو هەر کەسە ئیستیفادە و سوودی خۆی لێ وەردەگرن. ئەو فەرموودەیە ئەبوو هورەیرە لەمان دەجێڕتۆ لە پێغەمبەری صلی الله عليه وسلم کە دەفەرمێ من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. ئەو بەشێکیان هەر کەسێک ناخۆشیەک لەسەر ئیماندارێک لا بدا لەو ناخۆشیانەی کە لە دنیا هەیە، خوای گەورە ناخۆشیەک لە ناخۆشیەکانی ڕۆژی قیامەتی لەسەر لا دەبا. یعنی کەواتە الجەزا من جنس العمل، یعنی تۆ لێرە کارێکی خێر دەکەی لەولایە کارێکی خێرت بەرامبەر دەکرێت. مادام تۆ توانیت شتێکی زەحمەت لەسەر موسڵمانێکدا لا بدەی، ئیلا خوای گەورەش لە ڕۆژی قیامەتدا ناخۆشیت لەسەر لا دەبا. یعنی بتوانە کەسێک بە ناخۆشی لەسەر خەڵکدا لا بدەیت. بزانە لەناو کۆمەلگاوە چەند مهمە بەڕێزان. یعنی تۆ ئینسانێک بی بتوانی خەڵک کاتێک لێی دەقەومێ وەزعێکی ناخۆشی بەسەردادێ، ئەتوو ئەو ناخۆشیەی لەسەر لا دەدە. یعنی چەند خۆشە ئینسانێک ئێستا قەردار بی، هیچ شک نەبا کە کەسێک هەبی یارمەتی بدا لە کاتێک کەسێک بێ بڵێ کاکە من هەموو قەردەکانم لۆ توودایتەوە. یا کەسێک زۆر وەزعی خراپە لە ڕووی ئەوەی تەماشا دەکەی دەبینی دوومان کرەی نەدایەهی خانووی زۆری غەم دەخوا، نیتی دەبینی کەسێک دێ یەکسەر ڕووی تێدەکا چی لۆ دەکا؟ دوومان کرەی خانی لۆ دەدا. هەر کەسێک جا هەر ناخۆشیەک لە دنیاەدا تووشی گرفتێک بووە و ئینسانە دەچی ئەو ناخۆشیی لەسەر لا دەدەی، ئەوە ڕۆژی قیامەت خوای گەورە ناخۆشیت لەسەر لادا. جا بزانە بەڕێزانم، ئێستا تو چەند ناخۆشیت لەسەر خەڵک لادایە بەخۆت؟ 100 ناخۆشیت لەسەر خەڵک لادابی بە تەمەنتدا، لە ڕۆژی قیامەت 100 ناخۆشی وەشتی قڕس زەحمەت لە قیامەت لەسەرتدا لا دەکەوی. لۆ چکە تو کەسێک بووی لە دنیا توانیتە ناخۆشی لەسەر خەڵک لا بدەی، لەسەر ئینسانەکان لا بدەی. جا سەبر حەدیثەکە تەماشایکە چ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة. هەر کەسێ ئاسان بکە لەسەر کەسێک کە شتێک بە زەحمەت بی لەسەر ئەو بە زەحمەت بی، خوای گەورە شتی لەسەر ئاسان دەکات لە دنیا و لە قیامەتدا. ئەو فەرموودەیە گەر تەماشای بکەن یەسەر عەلا معسر، یعنی کەسێک شتێکی بە زەحمەت بە ناخۆش پێ دەکرێت، یەکێک دێ لە بۆی ئاسان دەکا و ئیشەکەی لە بۆی دەکات. خوای گەورە لە دنیا و لە قیامەت ئیشوی ئاسان دەکات. یعنی بۆ نمونە تو ئیشێکە تێ لە دایرێ فەرمانبەرێکی بەڕێز دێ تەماشا دەکەی کارەکانت لۆ دەبکا و کتابەکە دەداتەوە دەستی کار ئاسانیەکی زۆری لۆ کردی. جاری وایە پێویستی بە واژۆ چییە؟ لە باتی برێ سبەی نێوەرەوە دەرێ وەرە ئەوڕۆکە لۆت دەکەم. پێویست ناکە، شتەکەی لە بۆ ئاسان دەکە، شتەکەی لە بۆ سەهل دەکا. هەر کاتێک ئەتوو کارت لەسەر خەڵکیدا ئاسان کرد، خوای گەورە لە دنیا و لە قیامەتدا کارت لەسەر ئاسان دەکا. کەسێک کرێکارێک لە بەردەستیدایە عەزیەتی نادا بەوەی پارەکەی تاخیر بداتێ، عەزیەتی نادا بەوەی زۆر ئیشی قورسی پێ بکە، بەڵکو عادەتی ئەوەی ئوسوولە ئەوەی پێ دەکرێ وە کار ئاسانیشی لۆ دەکا. خوای گەورە لە دنیا و لە قیامەتدا کار ئاسانی لەسەر ئەو ئینسانەدا دەکا. واتە ئەتووە گەسبێنێ ئیشێکت هاتەوە پێشی قورس بوو لە پێشت، خوا لۆت ئاسان دەکا.
لە ڕۆژی قیامەتدا کاتێ مەقتع پێدا تێدەپڕێ بەش دەڕۆی لە بۆ ئەوەی دەفتەری ئەعمالت وەرگرت لە چێ ئیشێکی قورست هاتە پێش لە بۆی سەهلکەن مەلایکەتەکە دەرێ لۆ چووکەوە لە دنیاەدا کاری لە بۆ خەڵک سەهل و ئاسان دەکرد. لۆی بەڕێزانم زۆرمان پێخۆشە بەدەلی ئەوەی ببیە کەسێک لە ناو کۆمەڵگادا کار لەسەر خەڵکیدا قڕست بکەی کاریان لەسەر ئاسان بکە کاریان لۆ سەهل بکە لۆی لە دنیا و لە قیامەتدا ئەتوش کارت لە بۆ ئاسان ببی ئیشەکانت لە بۆ ئاسان ببی. چەند خۆشە کارێکی قورست لەسەر شان بی یەکێک بێ لەسەر شانت لا بدا شانت سووک بکات. کەواتە پێویستە بەڕێزانم ئێمە وەکو ئینسانی ئیماندار ئەو قسانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە بەشێکی لەبەر چاوی خۆماندادن بزانە ئەتوو کەسێکی لەو کەسانی کەوا کاری قورست لەسەر کەسێکدا ئاسان کرد حتا ئەو کەسە بانێزی کردوی مەسەلەن ئافرەتێک لە ماڵەوە کاری مێردەکەی کە دێتەوە قورسا کاری کردیە ئیشی کردیە خزمەتی کردیە لەسەری ئاسان دەکە ئەو ماندووبوونە هەموو لە بیردەباتەوە بەو ئەجرە لۆی دەنووسری. لۆی زۆرمان پێویستە بەڕێزانم دائیمەن کارەکان لەسەر یەکتریدا ئاسان بکەین یعنی بەندەی خوا بین بەگوێی پێغەمبەرکەین صلی الله علیه وسلم لۆ خاتری وەی بتوانین ژیانێکی جوان گوزەر بکەین بەبێ ئەوەی گرفت و مەشاکلی تێدا بێ ئیش لەسەر یەکتری ئاسان و سەهل بکەن. جا هەر پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة هەر کەسێ مسلمانێ سەتر کا خوا لە دنیا و لە قیامەت سەتری دەکا. سەتر بە دوو مەعنا دێ بەڕێزان بەو واتایە دەواتە کەسێک پۆشاچی نەبی جلوبەرجی نەبی قەلبی تێدا دیاربی ئەتوو بچیت جلوبەرگەشی جوانی لۆ بکەی ئەوە ئەو ئینسانەت سەتر کرد پۆشاکت لە بۆ کرد جلوبەرگت لە بۆ کرد. و بەو واتایەش دێ کە کەسێک عیبێکی هەیە گوناحێکی هەیە ئەتوو دەیبینی سەتری دەکەی پۆشاکەکی پێدا دەدەی معنەوی ئەو ئینسانە لەکەن کەسدا باسی ناکە بە هەردوو واتایەکەی ئەگەر بە معنە جلوبەرگ بی بۆ یەکێک بکڕی یان کەسێکت دیت خراپەیەک شتێکی هەیە بە تەنیا نەسیحەتی دەکەی ئامۆژگاری دەکەی کە ئەو کارەی نەکا بەڵام لەکەن عالەمێدا باس ناکەی. بەڕێزانم ئێستا خەڵک تووشی ئەو گرفتە بووە ئەو سیفەتە جوانەی لەدەستدایە یعنی تۆ ئەگەر بتوانی گوناحێک خراپەیەک هی کەسێک جا زۆر جار وێ دەرێ کورە لە ڕای خوای سەترم بکە سەتری کە دای پۆشە سەترکردن نەبێتە سەبەب بە هۆکارێک کەسێک هەردوو بارەشتی بکاتەوە برێ سەترم کە ئەو سەتری کاوانە کەسێک تووشی گوناحێک بووە ئەتوو دەچی ئەو کەسە لە پێناوی خوای گەورە دەیبینی بە چاوی خۆت دەبینی کارەکەت سەتری دەکەی. پێغەمبەر عیسی عەلەیهی سەڵات وەسەلام ئەثەرێکی لێ دەجێڕنەوە زۆر شتێکی جوانە لەگەرە و بابەتە ئێمە دەگونجێ دەڵێ بە حەواریەکانی خۆی گۆگۆتی ئەگەر ئێوە کەسێک ببینن خەوی لێکەت بی تۆزێک بەتانیەکەی لەسەر لاکەت بی و قەلبی بە دیارکەت بی چی لێ دەکەن؟ فەرمویان دەچین بەتانیەکەی بەسەردا دەدەینەوە دای دەپۆشین. فەرمووی نا دەچن بەتانیەکەی زیاتر لەسەر لا دەدەن هەتا هەموو قەلبی بە دیارکەبی. فەرمووی ئەوە نمونەی ئەوەیە کە ئینسان سەترەکە واتە ئەگەر خەڵک عەیبی بە دیارکەت ئەتوو دای پۆشەوە نەک ئەگەر تۆزێکی لێ بە دیارکەت ئەتوو ئەوی دیشی لەسەر لا بدەی. چەند جوانە ئینسان بتوانی لە پێناوی خوا ئینسان سەترکە کە گوتراوە سەتر بەڕێزانم باسی هیچ شتێک مەکە هەندێک کەسێک ئەوەی لە مێشتیدا دروست دەبی ئەدی ئەگا و گوناحی کرد ئەدی ئەگا و گوناح بوو پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم مسلمان سەترکە دای پۆشە هەرچی هەیە چ گوناحێکی هەیە ئەو ئینسانە ئەتوو لێت دیتە سەتری کە تۆ گەر بۆ نمونم بەرژەوەندی ئەو کەسەت دەوێ بڕۆ بەتەنێ لەگەری دانیشە برێ من ئەو گوناحەم لە تو دیتە کوڕە واز بینە گوناحت دەگاتێ ئەو کارە ناشیرنە و قێزەونە مەکە. لۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیح بوخاری دەفەرمێ كل أمتي معافى إلا المجاهرين هەموو ئومەتی من خوا عەفوی دەکا ئیلا ئەوانە نەبی بە ئاشکرا گوناحی دەکەن. لە پێغەمبەریان پرسی صلی الله عليه وسلم یا رسول الله بە ئاشکرا کووە؟ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم دەبینی ئینسان لە شەودا تاریکە گوناحی کردیە حەرامی کردیە کارێکی خراپی کردیە خوا سەتری کردیە دای پۆشتێ خوا بە گەورەی خۆی دای پۆشتێ سەتری کردیە هیچ کەس نەیدیتێ و کەسش نازانیت سبەینی هەردەستی دەڵێتە عالەمێکا کە من ئەوهام کردیە سەتر و کەشفەکەی سەترەکەی لە خوا لەسەر خۆی لا دەدا. بەڕێزانم ئاگاد لێبی
ئەو نەوع گوناحە کە بە تەنیایی لە جێگایەکدا کردیتەوە و کەس پێی نەزانیا نەچی لە ناو عالەمێدا باسی بکەیت شانازی پێوە بکەیت دوایە دەبێتە ئەو گوناحە خوا عقوبەیت لەسەر دەدا عەفوت ناکە لێ دائیمەن کە گوناح سەتر کرێ باشترە لەوەی کە باس بکرێ جا سبحان الله ئەمە لە ناو کۆمەلگایەکی زۆر سەیرە یعنی جاری وایە ئینسان نییە یەک کەلیمە قسەی لەکرد ڕاناوەستی هەرچی پێی بڵێن یەکسەر باسی دەکات قەت ناتانی خەڵک سەترکە هەر خراپەیەک لەسەر یەکێک گۆترا باوەڕ دەکاتن لە باتی بەدڵی وەی سەتری کات بڵاوی دەکاتەوە بڵاو زیاتر خاستان بەواستەی ئەو سۆشال میدیا ئێستا جاری وای بوختانێک بە کەسێک کرایە خەڵک یەکسەر هەمووی بڵاو دەکات و باشە قیامەتێ برای بەڕێز چێ دەرێ و بوختان نیە چێ دەرێ و درۆ نیە لۆ ئەوەندە زوو خۆش باوەڕ دەبێت لۆ ئەوەندە زوو شتی خەڵک بڵاو دەکەیەوە چیشت پێیە کاری چاکە بڵاوکەوە هەر کاتت چاکەیە کردیت دائیمە بڵاویکەوە خێرێک کردیت باشەیە کردیت شتێکت ویست باش بوو ئەوانە بڵاو بکەوە جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم والله في عون العبد ما كان العبد في عون أخيه خوا بەردەوام یارمەتی بەندەکەی دەدا مادام ئەو بەندە یارمەتی برایەکەی خۆی بدا ئێستا ئەگەر بپرسین ئایا دەتەوێت خوا یارمەتیت بدا بەڵێ دەمانەیە خوای گەورە یارمەتیماندا یارمەتی موسڵمان بدا یارمەتی برایەکی خۆ بدا یارمەتی کەسێکی لێ قەوما بدا والله في عون العبد ما كان العبد في عون أخيه خوا یارمەتیت دەدا بەڵام بەو مەرجەی کە توش یارمەتی برایەکەت بدەی سبحان الله یارمەتی خوا لە بۆ عەبد سبحان الله إن الله على كل شيء قدير خوا بەسەر هەموو شتێکا قودرەتی هەیە هیچ شتێک لەکن خوای گەورە عاسێ نابی ئەگەر تو بچی یارمەتی ئەو بدەی بەو قووەت و هێز و توانای هەتا خوا بەو قووەت و هێز و توانای خۆی یارمەتی تۆ دەداتەوە کەواتە ئەگەر پەروەردگار یارمەتی دا چێ دەتوانی بەرامبەری ڕابوەستی کەس ناتوان لۆی قەت بابی تەعاون تەرک مەکە بزانە خوا چەند جوان بڕیتەوە وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان یارمەتی یەکتر بدەن لەسەر چاکە لەسەر تەقوا بەڵام یارمەتی یەکتر نەدەن لەسەر گوناح و لەسەر زوڵم بەڕێزانم ئێستا ئێمە پێویستمان ئەوڕۆ بەو یارمەتیەیە بەو شێوازە یارمەتیەیە کە لەگەر یەکتری دابین هاوکاری یەکتری بکەین بزانە ئەو موئەسەساتانەی خەیری کە دانراون ئەو دەستگا خێرخوازیانە دەزانی کارێکی چەند مهم ئەنجام بدەن دەزانیت چه خزمەتێک دەکەن لۆ قیامەتی خۆیان تایبەت ئەگە کەسەکە دەست پاک بی دەزانیت چه خێرێک کۆ دەکاتەوە لۆ ڕۆژی قیامەتی خۆی خوا یارمەتی ئەو ئینسانە دەدا کە یارمەتی ئینسانەکان دەدا مادەم دەستی هاوکاری و یارمەتی دوێچێک درێژ کرد ئللا خوای گەورەش یارمەتی دەداتەوە تۆمە هەموو دەم احتیاجمان بە پەروەردگار و رب العالمین هەیە ومن سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة هەر کەسێ ڕێگایەک بگرتە بەر لۆ خاتری وەی علم پەیدا بکە خوا ئەو ڕێی لۆ بەهەشتێ لۆ ئاسان دەکات تاڵیبی علم لۆ ڕێی بەهەشتێ دەڕوە ئەو کەسەی کەوا زانست و زانیاری پەیدا دەکات بەس نەکرێ بەڕێزانم کورە ئەو زانست و زانیاریانە لە بۆ مجادلە و مناقەشە و لە بۆ ئوموری دنیایی و لە بۆ غەیری خوا بەکاربێنی لە بۆ تەفرەقە بەکارنێنی زانست ئەبتە بەرا ئەگەر هاتو ئەو ئینسانە نەیتوانی بە جوانی بەکاربێنی دائما شەڕی پێ بکە مناقەشەی پێ بکە مجادلەی پێ بکە یعنی علم پەیداکە بەڵام بوویتە سەبەبی تەفرەقە لە ناو عالەمیدا بوویتە سەبەبی شەڕ و مەشاکل لە ناو خەڵکیدا ئەخە ناجێڕنەوە لە سەردەمی حەسەنی بەسریدا خەریک بوو لەوێ بانجێ بە شەڕ بێن حەسەنی بەسری فەرمی بانگ مەدەن بانگ سونەتە بەڵام قامەت بکەن با نوێژەکەی بکەن برایەتی واجبە هەر کەسێ تاڵیبی علمە ئاگای لەوە بی پێی نەخلیشتێ بەرەو ئاقاری خراپ نەڕواتن وا لۆ ڕێی بەهەشتێ دەڕووی لۆ لە خۆت تێک دەدەی لۆ ڕێی بەهەشتێ دەڕووی نەکبەت لۆ لە خۆت تێک دەدەی لۆ بە ڕاست و چەپدا دەڕووی هەموو کەسێکی عامیش ئەو ڕۆکە دەزانی چیان ڕێ حەقە چیان ناحەقە فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر إنا أعتدنا للظالمين نارا ئاگات لێ بێ ئەگەر لاتدا لۆ ئاگر دەچی لۆی ئەمە پێویستمان پێی بەڕێزانم کەسی تاڵیبی علممان زۆر بی علمیش بە سیغەتی مطلق یعنی تەماشاکە فێرە هەندەسا بی فێرە توپ دەبی فێری ئایتی ئەبی فێری هەر شتێکە بی ئەوانە علمی زانستن فێر بە سوودی لێ وەربگرە بە جاهلی مەمینێەوە چەندی دەتوانی بەڕێ علمدا بڕۆ بە خۆت پێت نەکرا منداڵەکانت بنێرە با فێر بن
منداڵیشت نییە بڕۆ کەسێک بینە یارمەتی بدەبرێ بڕۆ بخینە با لەسەر حسابی من بێتە سەدەقەی جاریە لە بۆ من. مەگەر ئینسان کە دەمری چی استفادە لێ دەکا؟ إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث: صدقة جارية وعلم ينتفع به وولد صالح يدعو له. ئەگەر منداڵی ساڵحت نەبوو ئەوە ڕۆیی یەکە. ئەگەر هاتوو پارەشت نەبوو خێری بکەی سەدەقەی جاریە بکەی ئەویش ڕۆی. بەڵام ئەدێگە عیلمت هەبوو بڵاوت کردیتەوە. بەڕێزان ئێستا خەڵکێک کە 1000 ساڵ پێش ئێستا کتابی دانایە، ئێستا ڕۆژانە دەخیندرێتەوە، وعزی پێ دەدرێت، ئامۆژگاری پێ دەکرێت. ئەوە عیلم ينتفع به، عیلمێکە سوودی هەیە. یعنی ئەو ڕێگایە کە گرتیتە بە ڕێگای بەهەشتا توخوا مەیدۆڕێنە بەشتی لابەلا، بەشتی خراپ، بەشتی لاوەچی، بەشتی بدایی. دائما ئەو عیلمە لە بۆ خوابی فی سەبیل الله. واللهی بەڕێزانم عیلمێک پێیاکەی خوای گەورە پێ لێت خۆش بی باشترە لەوەی عیلمێک پێیاکەی پێ بچی بۆ ئاگری جەهەنەم خوای گەورە پەنامان. ئەخر هەندێک خەڵکی عیلمی هەیە بەڵام ئەو زانستە و ئەو عیلمە لە بۆ تەریقێکی بەکارناینی کە پێ بڕوا لە بۆ بەهەشت خوای گەورە پەناماندا. وەقل ڕەبی زیدنی عیلما، دوعا بکە بڵێ خوایە عیلمم زیاد کە. يرفع الله الذين آمنوا والذين أوتوا العلم منكم درجات. درجاتیان نییە، دەرەجاتیان هەیە ئەوانە. ئەهلی عیلم بەڕاستی زانست و زانیاریان پێیە، لۆیە لۆ ڕێی بەهەشتدا دەڕۆن. من حەیفم لە یەک کەس دێ ببێت بە ئەهلی عیلم دوایە بڕوا لۆ ئاگری جەهەنەم خوای گەورە پەناماندا. ئەو زانست و زانیاری خوا پێت دەدا وا لەسەر ڕێگەی بەهەشتیدا دەڕۆی، لۆ لێیلا دەدەی. کوردەواری خۆمان جوان قسان دەکە دەرێ لۆ خۆت لە خوای دەکەی، وا دەزانی ڕێیەک ناحەقا لۆ لا دەدەی، توا لۆ ڕێگەی بەهەشتدا دەڕۆی. تاڵیبی عیلمی ئەوجا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: وما اجتمع قوم في بيت من بيوت الله تعالى. هەر جەماعەت و کۆمەڵێک کۆبنەوە لە ماڵێک لە ماڵەکانی خوا، یەتلونە کیتاب الله، قورئانی بخوێنە. یعنی ئێتە چێ مزگەوتی بەڕێزان؟ مزگەوت جێی قورئان خوێندنە. بزانە ئەگەر چووی لە مزگەوتێ قورئانت خوێن ويتدارسونه بينهم، دیراسەی دەکەن لە بینی خۆیاندا، تەفسیر و ڕاوە و قسەکردن لەسەری. إلا نزلت عليهم السكينة، إلا دڵیان ئارام دەبێ. چۆتۆ تەماشاکە کەسێک قورئان بخینی، کەسێک دیراسەتی قورئان بکە، کەسێک لەگەر قورئاندا تێکەر بێ، کەسێک ئەسحاب و دۆستی قورئان بێ، کەسێک دۆست بێ لەگەر ختمی قورئاندا، لەگەر کەلامی خوا تێکەرە. إلا چ دەبی؟ إلا ئارامی بەسەر دڵیاندا دێت. وغەشیەتهم الرەحمە، ڕەحمەتی خوش ئەو ئینسانانە دادەپۆشی، دەکەونە ناو ڕەحمەتی خوا. سا زۆر جار ئینسان دوعای دەکات: یا ڕەبی خوایە بەبەر ڕەحمی خۆتم بێخی، بڕۆ لە مزگەوتی قورئانی بخینە، بڕۆ قورئانی بخینە تا دادپۆشی خوای گەورە لە ڕەحمەتی. وغەشیەتهم الرەحمە، یعنی تۆ کەوێ ناو کامل ڕەحمەتی خوای تەبارەک وەتەعالە. بەچ؟ بە خوێندنی قورئان و دیراسەکردن، فێربوونی قورئان، تێگەیشتن لە ئاەتەکانی قورئانی پیرۆز، شارەزابوون لە کەلامی خوا. ئێ بدە قورئانێ، یعنی ئەگەر ئەو ڕۆکە خەڵکێکی دەڵێ وەڵام نازانم قورئانی بخوێنم، ئێ بدە قورئان، گوێی لێ ڕاگرە. القارئ والمستمع شەریکانی فی الأجر. ئەو قسەی هەندێک لە سەحابەکانە کە ئەوەی قورئانی دەخوێنی وەوەی جێش دەداتێ، هەردووچیان هاوبەشن لە پاداشتەکەیدا. وحفتهم الملائكة، ملائكتش دوريان دەن، يعني هەموو دێن ملائكتی خوای گەورە دێن لە دەوری ئەو کەسە دەبن کەوا قورئانی دەخوێنێ. ئینجا بەڕێزان تەماشاکە، بزانە چەند مهمە. تۆ تێ مەلایکەت دەورت لێدایان شەیاطینەکان لە دەورت خڕ بنەوە. زۆر جاری وا هەیە ئینسان بە واستەی ئەو مۆبایلەی کە لە دەستیدا هەیە مەلایکەت لە خۆی خڕ دەکاتەوە لەبەرەوەی قورئانی پێ دەخوێنی. ئی واشەیە شەیاطین لە دەورەی کۆ دەبنەوە بە واستەی ئەوە چێشتی خراپەیە تەماشای دەکات. كلامي خوال بير مكان قرآن هجر مكان. وقال الرسول: يا ربي إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا.
خوا قومە دەستیان لەو قورئانە بەرداوە لێی دوور کەچینەوە نایخوێنن ڕۆژی قیامەت شکاتەکە قورئان لای خوای تەبارەک و تەعالا لۆی مەلایکە دێن لە دەوری ئەو کەسە دەبن کەوا قورئانی دەخوێنی لەوەش زیاتر زۆر گەورەتر وذكرهم الله في من عنده خوای تەبارەک و تەعالا لەکن مەلایکەتان باسی ئەوانە دەکات ئەو جەماعەتە کۆمەڵێک دانوشتن لە مزگەوتێدا یەک لەوێ قورئان ئەخوێن یەک لەوێ دوعای دەکات یەک لەوێ نوێژێ دەکات یەک سەری لە سەجدەدا یەک دەپاڕێتەوە لە خوای پەروەردگار یەکێ لەوانەیە فرمێسکی دێتە خوارێ خوای گەورە باسییان نەکات تەماشا و بەندانەکە وا لە مزگەوتێدا قورئانی دەخوێن لە ماڵێک لە ماڵەکانی مندا کۆبوونەتەوە لە بۆ چی لە بۆ قورئان خوێندن وەڵی بەڕێزانم حەق وەنیە قەت بپسڕێ لەو سیفەتە واللهی گەلە جوانە جاری وایە دوای نوێژی عەسر نوێژەکەی لە مزگەوتێکدا دەبینی هەر یەکێک لە خۆی لە سوچێکی دادەنیشی چەند نەفەرێک دەمینێنەوە قورئانی دەخوێن یا دەبینی دوای نوێژی مەغریب تا عیشا کەسێک لە خۆی دانیشتە قورئانی دەخوێن هەتا بانگی عیشادا دەزانی ئەوەی لەو قیامەت چەند گەورەیە دەزانی خوای گەورە لەکەم مەلایکەتان باسی دەکات ها تەماشای کەنێ ئەو بەندەیە وا لە ماڵی من دانیشتووە وا قورئانی دەخوێن لۆی بەڕێزانم پێویستە تۆ کە جارێک ئەوها شتێک بەگوێتدا دەدرێ پێت دەگوترێ ئەوە خوا باست دەکات خوا رب العالمین ولله المثل الأعلى ئێستا بڵێن وەڵی کاکە سەرۆکی وڵاتێک باسی توی کردێت خوا چی گۆ کوی باسم کرد باس دەکات ئەڵێ قورئان ئەخوێنی رب العالمین پەروەردگار کو بێ ئاگابی لەو کتابەی خوای تەبارەک و تەعالا أو جل كوتايدا في غمر فرمي صلى الله عليه وسلم ومن بطأ به عمله لم يسرع به نسبه هر كسي بواسطي عملو كردوي خوي نقاتي نسبك هيك لوناكا كوري شي بابم شيخ بوه سيد بوه ملا بوه من ملا زادينا بياوي قورينا بس كردوه دخوال روجي قيامة أما كوري شي بوي فايدين كورا بيغمر فرمي صلى الله عليه وسلم والله فاطمة كتشي محمد يعني كبيغمبر صلى الله عليه وسلم إسنادي ولاي خوي داود فرمي كتشي من لروج قيامتي تملوي بيناكري فرمي أي فاطمة أقاد لي باللو خود يجب كلو قيامت شيء لبيغمبر قورة رئيس صلى الله عليه وسلم واي بيفرمو لحديث صحيح ده كسيك دي أما بون مناما نسبة من دستوه فران صحابي أي قابلي ما دستوه چندن همو من كوك وخرك ودستوه سر بيغمبر آدم عليه الصلاة والسلام همو من أولادي بيغمبر أو بيغمبرانا هموي هاتينا نو وسيان بوا هموي دقريتو له يك نفر كلكم من آدم وآدم من تراب هموتان لبيغمبر آدمش عليه الصلاة والسلام لخوري دروس كرايا كواتلوي برزانم أو مكب بحانيك لو خد بشتي بيب بستي والله أمن نوي فلان كسي مو مهر كردويك بكين لروج قيامت دا دفتر أعمال الدهينن أوي تيداني النسبي شي كوري شي أو بواسطة عندي عذاب لسه تخفيف كينيان أجر زياتر ددينوا لوي ابن الجوزي قصيه شي زواني هيدا فرمي من ظن أنه ينجو بعمل أبيه فقد ظن أنه يشبع بأكل أبيه ضل هركسي واتيك يجبي بعملي بابي الرزقاري دبي أو واتيك يشتقر بابي ناني بخوا أو تير دبي استواش قد نابي أو فرمودي كباس بانكر بريتي ولو هم مباشانة برزانم لصحيح مسلم دا هاتوا بأميدي أوي تواني بيتم يشي لو تشيرنا كاني في غمر صلى الله عليه وسلم لبو تنشيد بكموا بأميدي أوي لبو همولا يكمان سودي هبيت والسلام عليكم ورحمة الله وبركاته.